لە کاتی جیاکردنەوە جلوبەرگەکانە بەڕاستی ئەم نامەیەم لە ناو جلوبەرگانە دۆزیەوە کچێکی زۆر جوانە لە کەرکووکەوە ناردێتی وێنەکەی خۆشی لێرە داناوە ئەڵێم بە ناوی خودای گەورە و میهرەبان منداڵان من کانی لە کەرکووک تا ڕۆژاوا سڵاوم هەیە بۆتان بۆ خۆڕاگریتان ئەم نامەیە بۆ ئەوانە شەکایانەوەی ئیرادەمان داگیر بکەن تۆزێ جلوبەرگم بۆتان ناردووە هی خۆم و باوانی برامە زۆر ساردە دنیا ساردتر لە بەختی کوردان ئاگاتان لە خۆتان بێ دایە و بابەت و ڕەمەکەن سەرکەوتن بۆ ئێمەیە کە گەورە بووین هیوادارم یەکگرتوو بین ئێمە ئەو گەلەین کە لە خوا خۆی کەسی ترمان نییە ئەمەش دوایین فەرمانی سەر گەلەکەمانە کە گەورە بووین ئەم چیرۆکە بۆ منداڵەکانمان دەجێڕینەوە کانی لە کەرکووک گەڕەکی شۆرجە لە کاتی جیاکردنەوە جلوبەرگەکانە بەڕاستی ئەم نامەیەم لە ناو جلوبەرگانە دۆزیەوە کچێکی زۆر جوانە لە کەرکووکەوە ناردێتی وێنەکەی خۆشی لێرە داناوە ئەڵێم بە ناوی خودای گەورە و میهرەبان منداڵان من کانی لە کەرکووک تا ڕۆژاوا سڵاوم هەیە بۆتان بۆ خۆڕاگریتان ئەم نامەیە بۆ ئەوانە شەکایانەوەی ئیرادەمان داگیر بکەن تۆزێ جلوبەرگم بۆتان ناردووە هی خۆم و باوانی برامە زۆر ساردە دنیا ساردتر لە بەختی کوردان ئاگاتان لە خۆتان بێ دایە و بابەت و ڕەمەکەن سەرکەوتن بۆ ئێمەیە کە گەورە بووین هیوادارم یەکگرتوو بین ئێمە ئەو گەلەین کە لە خوا خۆی کەسی ترمان نییە ئەمەش دوایین فەرمانی سەر گەلەکەمانە کە گەورە بووین ئەم چیرۆکە بۆ منداڵەکانمان دەجێڕینەوە کانی لە کەرکووک گەڕەکی شۆرجە